دەچینە دەڤەری بارزان نزیکەی سەدەیەکە لەم دەڤەرەدا ئاژەڵەکان هیچ مەترسیەکیان لەسەر نەماوە و پارێزراون. کاربەدەستانی ژینگە پارێزیش بەردەوام لە نێو ئەم ئاژەڵانەدان و ڕۆژانە لە لێواری شەقام و سەرچیەکان چاودێری دەکرێن و چارەسەری نەخۆشیەکانیشان دەکرێت. ئەو خەڵکی گەشتیار ئەو دێتەوە مانتیقی ئەو تشتێکوان نەمایە خەت لێرە بینن ئەوە پێشتشتێکی تەعەجوب و بینن ئەو ڕاوەکەن ئەنی حقیقەت یەک لەوە هەبوونەوێت کە شارەزای سەمانتیقێنینە ئەو خەڵکێنەوێت لێر ڕاوێکەن ئەوێ حیوانە چویش بکوژیت غەرامە و حەبسەوە 6 مانگە حتاکو ساڵێکی حەبسە 50 وەرەقەش غەرامەیە هەر حیوانەکە چووی بێتە کوشتن دارێش ڕێژا خۆیە هەی ئەنی کەوێ ڕێژا خۆی هەی ئەوانە هەمە ماسیە مێشە هەنگوینیە يعني أبو دارو بارو بسرشته حريشة ورجع خو قبارة خو يعني غرامة هاي. بەشێک لەم ئاژەڵانە ماڵی بوونە ڕاوکردنی هەموو جۆرە ئاژەڵ و باڵندەیەکی کیوی لەم دەڤەرەدا قەدەغەیە و لە ڕێگەی یاساوە سزا بۆ ئەو کەسانە دانراوە کە بە هەر جۆرێک ئاژەڵ و باڵندەکان لەناو دەبن. ئەم خۆ پاسەوانێت ڤژنگای داتنین هەرچاوە باب و باپیرێتمە درێژە دەرێت vê تەریقەتێ بوونە بوو پاراستنا ژینگەی ئەم ژی وەک گەنج و ئەم بەلێنێت دەین کو بەردەوام بین سەر وێ تەریقەتێ ئەم ژی ببینە پاسەوانێت ڤژنگەی vê بەلێنێت و پاتگەین کو هەندی هەبین هەتا داهات و جیلێ دومە ژی ئەم وەت و تەربیەت دەین کو دۆستی ژینگەی بن و پاسەوانی ژینگەی بن. دەپرسین بۆچی خەڵکی ناوچەکە ئەوەندە گرنگی بەم ئاژەڵانە دەدات هۆکارە سەرەکیەکان چین؟ ئەم پرسیارە ئاراستەی پێشمەرگەیەکی ئەیلول و گوڵان دەکەین. وێ گاوێ هەندی دەوەرە بارزان بیتن کوشتنی نادیتە مهاجری نادیتە دەرپەدەری نادیتە نەفی نادیتە حەبسی نادیتە ئەنفالی نادیتە تشتە هەموو سەرێ مە هاتە ژینگە پارێزیش هەسە بەبێ هەندێیەکە ڕەحەم پێتە تێتە ڕحتە بەرەکردنی ئەوێ کە ڕح خودت عاڵە ڕەدای. شایانی باسە کاربەدەستانی دەڤەرەکە دەڵێن تا 7000 ئاژەڵی کیوی لەم دەڤەرەدا بوونیان هەیە لە نێو ئاژەڵ و باڵندە کیویەکانیش پڵنگ و گورگ و هرچ و بەڕازیش لە نێو ئەم زنجیرە شاخانەدا بوونیان هەیە بەڕنامەوەیە ناشناڵ پارکێک لەم دەڤەرەدا دروست بکرێت. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا دەڤەری بارزان.